بخيراتنەوەی دکتۆر ئەحمەدی مەلاکەین. طبعا مانی هەشت بڕیار بوو مانی هەشت ئەم کۆڕە بکرێ بۆ دکتۆر کە هاتبووە لە ئەوروپاوە سفەی کرد کچەکەی نەخۆش کەوت مۆڵەتەکەیان هەڵۆشانەوە گەڕانەوە ڕۆشتەوە بۆ ئیسپانیا. هەفتەیە پێش ئێستا تەلیفۆنی بۆ کردم وتی 25 مانگ لە ئیسپانیا دەرەچم. زۆر پێخۆش بوو کە ئەم کۆڕاکەینەوە چکە بەڕاستی یەکێکە لەو کۆڕە گرنگانەی کە زەڵ لە کەرکووک و هەم بۆ ئەدەبی کوردی قسەی لەبارەوە بکرێ. بێگومان هەمومان وەک لە بەشێک لە سەرەتایی کتێبەکە دکتۆر ئاماژەی پێداوە هەمومان شێخ ڕەزای تاڵەبانی وەکو فیگۆرێک ئەناسین وەکو شێوازێک لە ناساندنی لە چوارچێوەی دەقی هەجووە ئەناسین، بەڵام ڕاستی پێناسەیەکی تر هەیە کە دکتۆر لە شەرحەکەیە یا لە دراسەکە قسەی لەسەرەکە کە ئەوەیە شێخ ڕەزای تاڵەبانی شەیە. من دووبارە بە خێراتتان ئەەکەم بە ناوی یەکێتی نووسەرانی کورد دقی کەرکووک و هەروەها بە ناوی ناوەندی ڕۆشنبیری و نەری دیالۆگ زۆر زۆر بەخێر بێن. دووبارە سوپاسی هاتنتانەکەین و هەروەها دکتۆر زۆر زۆر بەخێر بی. من مایکەکە بۆ جەنابی دکتۆر بەجێ دێڵم بۆ ئەوەی پیش بخاتە سەر دیراسەکەی کە لە کتێبێکە چاپ کراوە بەداخەوە. دکتۆر جگەل لەوەی کە نەیتوانیوە لەم 6 نوسخەیە زیاتر بێنێ لەبەرەوەی عادەتەن دەستگای چاپ کە کتێبێکی چاپ کرد ڕەنگە 5 نسخەیە 6 نسخەیە کرد بداتێ باقی تری بۆ خۆی فرۆشێتەوە کە ئەمە حەقێکی مەشروعی خۆیەتی. ئیتر ئێمەش ڕاستی مەگەر بیکەینە تەڕوپەشتان بین. سەدەنگی نییە بینە پێش دوو سێ وەکو لە ناونیشانەکە دەردەکرێت خێراتنی هەمولایەک. ئەم کتێبە لێکۆڵینەوەیەکی ئەدەبیە بە ناونیشانی ڕوانیم لە دەرزی قاپیەوە. ڕوانیم لە دەرزی قاپیەوە هەر لە شەعرێکی شێخ ڕەزا وەرم گرتووە کە بۆ برازاکەی دەنووسێ خۆی شێخ عەلی برا گەورەیەتی دواتر دەبێتە جێنشین باوکی. شێخ ڕەزا لە ساڵی 1838 لەدایک بووە، لە 1910 لە بەغدا کۆچی دوایی دەکات. بۆی بەڕاستی یا بەوردی لە شێخ ڕەزا تێبگەین دەبێت ئاوردانەوەیکی وردمان هەبێت سەبارەت بە شێعری حوجرە. شێعری حوجرە بە شکلێک لە ناو خوێنەران و لێکۆڵینەوەرانی ئەدەب بە شێعری کلاسیک ناوزەند کراوە. من بۆ ئەمە تێزێکی ترم هەیە ناوم ناو شاعری یا شاعرانی حوجرە. جا دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوول لە ساڵی 1979 کتێبێک نووسێ سەبارەت بە شێخ ڕەزا. لەوێ دەڵێ شێخ ڕەزا ڕچەی سێ کوچکەی بابانی گرتوتە. من ویستم بزانم سێ کوچکەی بابان چ دەکەین. ڕاستە لە عورفێکی گشتیدا مەبەست لە نالی و سالم و کوردیە، بەڵام ئەگەر ورتر بینەوە لە شێعری حوجرە تێدەگەی مەحویش دەگرێتەوە، تەنانەت وەفایش دەگرێتەوە، تەنانەت شاعرانی دیکەش دەگرێتەوە. کەواتە سێ کوچکە تێرمێکی یا زاراوەیەکی زۆر زانستی نییە بۆ دەستنیشانکردنی شاعرانی حوجرە، چونکە ئەو فەزا و ئەندێشە و خەیاڵ و زمان و بەلاغەتی شێعری حوجرەی پێنووسراوە قەڵەمڕەوی بابانەکان تێی دەکات
بوي هي شاعر لدروي أم فضا سياسية كومالاتية شعري نسيب أما لا يجد شوا دكتور معروف خزندار لميجوية دبي كردي كباسي شاعراني بابان دكات دلي أما جورا رينيسانسي يعني جورا بوجانويكا بەڵام ئەگەر بێت و ورتر تەمەشای تێرمی یا زاراوەی ڕێنەسانس بکەین دەبینین شاعرانی بابان بە هیچ شێوەیەک پەیوەندیان بە ڕێنەسانسە بوون لەبەرچی لەبەرەوەی کاتێک ئێمە باسی ڕێنەسانس دەکەین دەبێت باسی دوو قۆناغی جیاواز بکەین قۆناغێکی چەقبەست و قۆناغێک کە بەرەو گەشە سندن و کرانەوە لە هەموو بوارەکان سیاست پەروەردە زمان شعر ئەدەبیات پەخشەن نووسین شعر هەتا دوای بەڵام دەبینین لەو سەردەمەدا تەنها ئێمە شعرمان هەیە ئەو شعرەش لە ناو فەزایەکی زۆر تایبەتدا نووسراونەتەوە هیچ قسەیەک سەبارەت بە پەروەردە سەبارەت بە سیاست سەبارەت بە هەندی کۆمەڵایەتی سەبارەت بە پەیوەندی دام و دەسەڵات لەگەڵ خەڵکی خوارەوە نەکراوە تەنها جۆرە شعرێکە ئەم شعرەش یەکێک لە خەسڵەتە هەرە دیارەکانی ئەوەیە کە دولبەر یا وێنەی معشوق لە سنتەری ئەم شعرەدا جۆرە ئیدیالیزەکردنێکی دولبەرە پەیوەندی شاعر لەگەڵ دولبەرە هەر وەک ئەو وێنە ڕۆژهەڵاتیەوەیە کە لە بینی شەم و لە بینی پەپولەوەیە نزیکبوونەوە زۆر لە یار دەیسووتێنێ دوورکەوتنەوە دەیبەستێنێ بۆیە لەم جەدەلیەتە شاعری حوجرە هەڵسوکەوتی کردووە جۆرە ئیدیالیزەکردنێکی ئەو وێنەیە کە دولبەر دەکەوێتە سنتەری هەمیشە کاتێک باسی سنتەر دەکەین ئێمە باسی دەقێکی پیرۆز دەکەین یا بۆچوونێکی پیرۆز یا ئیشکردن لە ناو پیرۆز بەڵام شێخ ڕەزا دێت ئەم چەقا تێک دەشتێت کە چەق تێک دەشتێت واقع سەر هەڵدەدا واقع بە هەموو وردەکاریەکانی ئەگەر بێت و ئەو تێرمانەی کە شعری حوجرەی پێنووساوەتەوە بەسەر کەینەوە مەسەلەن وشەی وەکو ئەسرار وەکو یادی وەسڵ وەکو ئوستادی ئەیوب وەکو زوڵمەتی زولف وەکو قافڵەی سەبر وەکو تەندوری فیراق وەکو محنەت وەکو وجود وەکو گوناه وەکو جەزبە وەکو زولف وەکو سەحرا وەکو گەدا وەکو تەوبە وەکو یەڵدا وەکو مەست وەکو غەفڵەت وەکو شەیتان وەکو یوسف وەکو یونس وەکو حۆری وەکو قسمەت وەکو قەبر وەکو غیلمان وەکو وەثەنی وەکو ئەبرو وەکو هیلال وەکو مەه وەکو تەنور هەتا دوایی ئەمانە ناتوانین بڵێن ئەم دەستە ئەم چەمکانە هی نالیە یا هی مەحویە یا هی کوردیە یا هی وەفاییە بۆیە هەموویان تێکڕای ئەم شاعیرانە بەم دەستەواژە ئیشان کردووە کە لە قوتابخانەی مەولانە خالیدی نەقشبەندیدا گەورە لای شاعرانی حوجرە سەفەری مرۆڤ سەفەرێکی ئەزموونگەرایی نییە یعنی لە کۆی نووسینی نالی نابینین نالیەکی پێش نالیەکی پاش نابین نالیەکە گەشە دەکا لە نەک لە ئەزمموی شعریدا بەس لە ئەزمموی تاکە کەسی وەکو شخص چکە مرۆڤ کائینێکی گشتیە لە قەبرەوە لە دایکبوونەوە تاکو قەبر خۆی دەداتە دەست قەدەرێک دەربەدەربوون هەر بەو مانایە دێت کە شاعر هەستەکە ئینسان خۆی دەربەدەرێکە لەسەر گۆی زەوی سەرەتا شێخ ڕەزا دێت لە ئاسایی شاعرانی حوجرە دەکاتەوە
لاساییان دەکاتەوە چونکە هەر ئەو مادەیەی لەژێر دەسایە بەڵام سەفەرکردنی بۆ ئەستەمبول لە تەمەنێکی زۆر لاویدا 19 ساڵێک دەبێت لەوێ لەگەڵ شاعرانی ئەوێ قسە و باس و گفتوگۆ و تێگەیشتن و بۆ چوون و ئەمانە تەأسیر دەکاتە سەر ئەوەی شێخ ڕەزایەکی تر لەدایک یەک دوو نمونەتان بۆ دەدەنمەوە هی شێخ ڕەزا کە ئێمە و شێخ ڕەزایە نادەینە پاڵ شێخ ڕەزای تەواو بەڵکو لامعە چونکە شێخ ڕەزا سەرەتا کە شێعر دەنووسێ نازناوی خۆی دەنێ لامع وەکو نالی وەکو کوردی وەکو مەحوی نازناوێکی شێعریە بەڵام دواتر پشت لە ئەو نازناوە دەکات و ناوی خۆی وەکو شێخ ڕەزا دەخاتە ناو شێعر یعنی ئەمە یەکێکە لەو تازەگەریانەی کە لای شێخ ڕەزا هەیە لەژێر دەمامیکی شاعرێک لەژێر دەمامیکێکی ناوێکی شێعری خۆی ناشارێتەوە بەڵکو دەمامکەکەی هەڵدەماڵێت و دەڵێ من شێخ ڕەزا مەسەلەن دەڵێ سەر و نەی چین کە لە قامەتی تۆ بێنە نەبەر شەکەری خواردووە نەی سەر و سەری داوە لەبەر گەردەلیلی وەکو نوقتەیی دەهەنت نەبوایە منش ئینکارم ئەکرد وەک حوکەما جەوهەری فەر ئەگەر بێت و خوێنەر کەمێک ڕاببینێ نازانێم شعر احتیمالە هی مەحوی یا احتیمالە هی نالی بێ هیچ خەسڵەت و کارێکتەرێکی شێخ ڕەزای بەسەرەوە نییە بەڵام دواتر دەنووسێ خائیدە ئەسلاف دەگەڵ شێوە شعرم ئین ڕەضا دەربوو جبی سبەک مجدد یعنی شعرم شێوەی شعرم سواوەی پێشینان نییە دابوونەرێتی ڕەزایە ئەم جۆرە هەڵچنینە نوێ یعنی لێرە سیرەکەی شێخ ڕەزا لەدایک بوو دەڵێ ئەم سەبکە و ئەم جۆرە نووسینەی من هی کۆن نییە هی زەمانی نالی و مەحوی و وەفایی نییە بەڵکو هی خۆمە هەڵچنینێکی نوێیە تێگەشتنێکی نوێ جا لێرە بەدواوە شێخ ڕەزا لەدایک دەبێ شێخ ڕەزا لا دەدا لەوان هەر لە مناڵیەوە سەفەری کردووە تەمەنی چەند ساڵێک بوو ماڵیان هاتۆتە کەرکوو 4 ساڵێک بووە کاتێک شێخ ڕەزا لەدایک دەبێ باوکی تەمەنی 38 ساڵە بۆ سەدەی 19 باوکێک تەمەنی 38 ساڵ بێ مناڵێکی لەدایک بوو بێ دەبینی فەرقێکی زۆر دەکرێت بچووکترین کوڕی شێخ ڕەزا بووە بڵورن بچووکترین کوڕی باوکی بووە عەبدولقادر لە تەمەنی 19 سەفەری کردو بۆ پایتەختی عوسمانیەکان شێخ ڕەزا لە ئەستەمبول لە میێوانخانەی یوسف پاشا دارولکامیل شاعرانی وەکو نامەت کەمال مەحموود ئەکرەمی ڕەجایی عارف حکمەت عوسمان نەورسی ئەمانە دەناسن تەنانەت کەوتۆتە گفتوگۆی شعریە لەگەڵیان لە ڕووی جلوبەرگەوە شێخ ڕەزا جلوبەرگێکی تایبەتی لەبەر کردووە ڕاستە ئەو زەمانە هەموو تا ڕادەیەک ئەوانێکەوە لە مزگەوت بوونە مەلا بوونە یا شێخ بوونە کەوا و سەڵتە و ئەمەیان لەبەر بووە بەڵام عەتا تەرزی باشی دەڵێ شێخ ڕەزا مەندیلی بە ڕێک و پێکی نەدەبەست هەندێک جار جوبەکەی دەدا بەسەر شان ئێمە سەگەر تەسەوری مەلایەک بکەیت لە هەولێر یا لە سلێمانی یا لە کەرکوو جوبەکەی بداتە سەر شانیە مەندیلەکەی بە نەوعێ بەدەستێ یەکسەر بە نەوعێک تەماشا یعنی ئەمە خۆی لە خۆیدا دوای مەندیل بەستن مەندیلی ئاهلی سونە لەگەڵ مەندیلی شیعەکان جیاوە کە شێخێک جەمەدانی و مشتی تێکەڵ دەکا نەوعێک یەکێک بە مەلایەک بە شلوخاوی لێی بەستێ نەوعێکی تر هەندێ مەلا هەیە جەمەدانیەکە لەسەریان نەوعێکی تر یعنی جلوبەرگ کارێکتەری شەخسیەتی هەر کەسێکمان بۆ دیاری دەکات لێرە بەدواوە دەبینی شێخ ڕەزا بە نەوعێکی تر جلو شت دەپۆشێت و هەروەها دەیەوێت زمانێک بەکاربێنێ زمانێکی داشۆڕی زۆر جار جوێن زۆر جار سوکایەتی پێکردن شۆپنهاوەر دەڵێ بەکارهێنانی ئەم جۆرە قسانە ئەم جۆرە زمانە
تەنها کاتێک ئەرگومنتێکی ئەقلانیمان دەست نەکرد کاتێک من ناتوانم بە زمانێکی ئەقلانی و منطقی قەناعەت بە تۆ بکەم زۆر لێ پێ دەبێت. ئەمە یەکێکە لەوەی کە شێخ ڕەزا دەگەیەنێتە ئەو بنبەستە چونکە تەسەور دەکات دەبوو خۆی ببێ بە زێرنشینی باوکی نەک شێخ عەلی براگەورەی لێرەوە تووشی هەیەجان ئیتر جۆ ناداتە ئەوەی کە باسی کێ دەکا کێ بەرامبەرێتی مخاتەبەی کێ دەکات بۆیە تێرمگەلی وەکو هەتی و وەکو سۆزانی وەکو قەحبە وەکو جۆرێکە لە ڕوودکردنەوەی لەش دەست درێژ دەکات بۆ دەستەواژەی تابوو بۆ محەڕەمات ئیتر زمان بەکار دەنێ وەکو چەشێک بۆ سزادانی کۆمەڵایەتی ئەوی تر هەڵاتن لە دنیای ئیدیان باوەشکردن لە دنیای هەستەوەری یعنی شێخ ڕەزا بە چاوێکی ترەوە تەمەشای واقعی ناوهێنانی کەسەکان ڕوودکردنەوەی دەسەڵات لە کۆی ئەم فەزا ئەمە چەشنانە شاعیر کە لەسەر شعرەکانی بەدەست یعنی لەگەڵ شاعرە لەگەڵ شێخ ڕەزایە واقعی شاری کەرکووکمان بۆ یەکاڵا دەکات پێشەوە نە لە لای مەحوی نە لە لای نالی منە لە لای کوردی ناتوانین ئێمە شاری سلێمانی و واقعەکە و بەرجەستەکانی بکەین دەچینە ناو دنیایەکی خەیاڵی تەنانەت سروش لای ئەو شاعیرانە سروشتێکی زیهنیە باسی گوڵ و درەخت دەکەن ئەو گوڵ و دەرختانە مەرج نییە لە سروش بینی دێتە بەڵکو لە گواستنەوەیکی ئەدەبیەوە گەیشتوتە لایە بۆیە بە شکلێکی زیهنی تەمەشای سروشتیان کردووە دەبینی شێخ ڕەزا سروشت نییە باسی درەخت ناکات باسی گوڵ ناکات باسی پەپولە ناکات باسی نا ئەو باسی تۆ دەکات باسی من دەکات باسی خۆی دەکات باسی دەسەڵات دەکات باسی متەسەڕیف دەکات باسی والی دەکات یەکەم شەڕێکی کۆمەڵایەتی دەنووسێت ئەڵێ بێگانە هەموو ساحیبی جاه و جەبەروتن بێچارە برای شێخ عەلی مفلیس و ڕوتن شێخ عەلی برای گەورەی جا ڕەگەزەکانی ئەم لادانە یا ئەم وەرچەخانە لە لای شێخ ڕەزا منێکی جیاواز لەدایک دەبێت من لە لای شێخ ڕەزا منی نالی نییە نالی چ دەڵێ نالی کە غولامی مەدەدی زولف و برۆتە شاهێکە لە بن سایەی باڵی دوو هۆماتە ئەمە نالیە نالی غولام ئەبێتە غولامی یارەکەی یا لە شوێنێکی دی دەڵێ دوور لە تۆ ئیدی مەپرسە قوربان حاڵی نالی کە نەمر نەژیە شاعری حجرا شاعرێکە نەدەژێ و نەدەژمرێ هەر بە وێنەی پەپولە و مۆمەکە نەدەگاتە مۆمەکە نەدەتوانێت دوورکەوێتەوە لێ بەڵکو لەو ئازارە دەژێت شاعری حجرا شاعرێکی تراژیدیە بیر لە مەرگە کاتەوە هەمیشە یا مەسەلەن کوردی دەڵێ سۆزشی کوردیە یا جۆششی ئەیامی فیراق ئاتەشی عشقە مەگەر یا شەرەری ناری سەفەر دیسانەوە باسی فیراق دەکات فیراق لە مۆم فیراق لە دولبەر ناری سەقەر ئەوەیە کە بگاتە مۆمەکە دەسووتێ سەقەر یعنی جەهەنەم دۆزەخ یەکێک لە خەسڵەتەکانی شێخ ڕەزا سەنتەر تێک دەشتێنێ وەکو سەرەتا ئاماژە بوو چونکە سەنتەر دنیایەکی پیرۆزە مەککە سنترە حاجی ئەچن بە دەوریا دەخونێت مرکزی کەونە یا وێنەی بچووکراوەی دنیایەکی باڵا تەنانە شاعری حجرە خاڵ وەکو خاڵی سەر گۆنای یار وەکو کەعبە دەشوێن ڕەش شاعر بە دەوری زولف و ئەو دنیا ئاڵۆزەی کەوە شاعرانی حجرە بە دەوریا لەسەر ئیشێک
بۆیە شێخ ڕەزا ئیدی نوێژی بێهودە ناکە، یعنی نوێژێک ناکە دەزانێت ئەمە نەتیجەی نییە، وەڵکو دەیەوێت دەست درێژ بکات و بڵێت تۆ تاوانبار. ئەمە زۆر گرنگە کە دەست درێژکردن بۆ دەست نیشانکردنی تاوانبار لە شعری حوجرە دەرنیە. لە شعری حوجرەدا شاعر خۆی گوناهبارە، گوناهبارێکی ئەبەدیە. شێخ ڕەزا ئیتر بڕوایی بە من نییە. بەڵکو لەگەڵ شعری شێخ ڕەزادا تێرمی وەکو ئاغا، وەکو ئەفەندی، وەکو تەلەگرام نووس، یا بۆ مامی، یا بۆ برای، یا بۆ عەبدولحەمیدی دووەم، یا بۆ مامی غەفووری، چکە تاڵەبانیەکان لە کەرکووک و پەرک دەبنەوە، مام غەفوور دەچێت بۆ کۆیە، ئێتر ئەو لقەی کە ماڵی تاڵەبانی لێەوە سەربەڵێن دەگەڕێتەوە بۆ ئەو زەمان. یەکێکی دی لە خەسڵەتەکانی شێعر لای شێخ ڕەزا یەکێتی بابەت دروست دەبێت. لای شاعرانی حوجرە یەکێتی دێتەوە، یعنی یەک دێرە شعریەک استقلالیەتی خۆی هەیە، سەربەخۆیی خۆی هەیە، بەڵام لەگەڵ شێخ ڕەزایە بابەتمان بۆ دەکەوێت. هەندێ بابەتەکانی شێوەی ڕۆژنامەنووسی هەیە، هەندێ بابەتەکانی شێوەی شانۆیی هەیە. جام خەسڵەتە نوێیانە لە شعری شێخ ڕەزا بە زۆر تازەن بۆ ئەو فترە. یەکێک نمونەیەکی ئەو شعراتان بۆ دەخوێنمەوە کە دەچێت بۆ لای برازای ئەڵێ ڕوانیم، ئەڵێ ڕووم کردە بەزمی خاسی برازا عەزیزەکەم، ئەم شەو بەسەد تەواضع و ئیخلاس و سەرکزی، ڕوانیم لە درزی قاپیەوە. ئەم تعبیرە کردومەتە ناونیشانی کتێبەکە. شێخ ڕەزا ئیتر لە درزێکی جیاوازەوە تەمەشای دنیا دەکات. هەر لێرەوەیە شعری شێخ ڕەزا جیاوازە. ڕوانیم لە درزی قاپیەوە خۆی و تابعان، یعنی خۆی برازاکەی و دەوروبەری، دانیشتون دوو ڕیزە لە دەوری خلەکەزی، دەتگوت تەمێ کرابوو بە مەخسووسی قاپیەوان، خۆی کرد بە نێرە تورک و وتی چیم بی لە سزە، یعنی تۆ کێی بە تورکی قسە دەکات. بزانن کە تورکی دێتە ناو ئەم شعرەوە جیابوونەوە دروست دەبێت، یعنی من سەر بە ئێوە نیم، ئێوە سەر بە من، بۆ بە تورکی قسە دەکات. خۆ کووردە، یعنی تۆ لە ئێمە نیت، پێم وت منم فلانە کەسم، مامە شێخ ڕەزام، تان مسمس خەمیس ئەفەندی مەجێر بزە، یعنی ناناسم. ئەم سەدی بابا، یعنی ئەم دەرگەدا خستنە بۆ منە ئیزهارێک کە بڕۆ، یعنی وەل بۆ بڕۆ، یا مەرحەمەت کە حیزە لە سەرما گونم تەزی. ئەم جارە بە کوردی هاتە تەکەلوم، وتی بەڵێ تۆ شێخی حیلەباز و قومارباز و کردزی، وەختێک کە لە معاملە زانی بغەرەسیە دەرحاڵ گەڕامەوە پاشە، ئەمما بەعاجزی. دەبینی لەم شعرەیە سەرەتات هەیە، درامات هەیە، کۆتاییت هەیە. ئەمە خۆی فەنێکی تازەیە لە شعری کوردیدا کە شێخ ڕەزا پێش ئەم دراما نییە لە شعری کوردیە. دراماکە چییە؟ زمانی تورکی، سەدی باب، گەڕانەوە، نەتیجە چییە؟ عاجز دەبێت. تەمە تەفاسیلەکەی لە کتێبەکەیە هەیە، با نەبێتە یەکێک لەو تێرمە تازانی کە لە ناو شعری کوردیدا هەیە لەگەڵ شێخ ڕەزا پەیدا دەبێت، تێرمی خواردن و خواردنەوە و ڕابواردن. ڕابواردن نەک بە مەعنا مەیخانە و باڕ و ئەمە نا، بەڵکو ڕابواردن، چونکە شاعر شێخ ڕەزا پیاوی ڕابواردنە، پیاوی خواردنەوە و خواردنەوەیە.
أما لشعري حجرة دانية لبروي شاعري حجرة لرمضان دار شاعري كبروجوع هميشه بروجوع إفتاري نية شيخ رضا يكم شاعرة كإفتار عليه تر دبيت خوان هبيت لشعرك هيا دعوتي ده كان بخوارني كي برياني شعري كي لستدلوسي عليه ما رف عليه وكو ما إذا كي عيسى هاتو تخوار يعني رمزية دينيت السرعز رمزيتي كي إيديال آسماني دينيت السرعز بوي خلق بجدار بيت لخواردني أو ميز أو خوان بوي لم روشوا باسي جوري خواردن وغانم كردو لشعر الشيخ رضا عليه لبيتك عليه سي اسمهن بمسمى هر وقت آبي بقاء جمعانا براوة بخدا مفلسة لامع نبولي حمامي هيا نباري توتن كبابي بوشتي بزن فاكهي بري خرنوك لمن مبرسة سفاي شارع حيزكي كركوك تيري عنقا شاري جابوقا طلابي خانقا تبيني دیسانو دەڵێ لەدەست شۆربای سلێمانی چاوش و قاوەی بلا ئەو دەڵێ ئاوی گەڕاوە ئەو دەڵێ نەوتی گلە تەبەن بە درێژی لە کتێبەکە باسی سەرهەڵدانی خواردنم کردو کە لای شاعر دەگەڕێت واقع بە نەوعێکی مادی مەحسوساتی دەبینێ دەیەوێت لەزەت لەم دنیاە ببینێ لە شعری پێش شێخ ڕەزا بە هیچ شێوەیە لەزەت نییە بەڵکو و ناڵاندن و گریان و ناسۆرە هەیە بۆ گەیشتن بە دوولبەر لەگەڵ شێخ ڕەزایە شار لە دایکە بێ بە بۆچوونی من نالی مەحوی کوردی شاعری گوندن شاعری حجرن بە کورتی شاعری ئیدیالیزن شاعری کتێبن لەگەڵ شێخ ڕەزایە شار سەفەر یەکەم جارە لە شاعری کوردی کەرکووک بە هەموو ڕاهەندەکانیەوە سەر بەتاکی لە سەدەی نۆزدە کەرکووک شارێکی بچووک بووە ئەو لێر تابعی کەرکووک بووە سلێمانی شارێکی بچووک بووە بەڵام وەکو شەمسەدین سامی مێژونووسێکی و گەریدەیەکی عوسمانیە بە ئەسڵ ئەلبانیە دەنووسێ کەرکووک یەکێکە لە شارەکانی کوردستان سەر ویلایەتی مووسڵا ناوەندی سەنجەقی شارە زوورەکۆی دانیشتوانەکەی 30,000 لەم 30,000 سێ چارێکی کوردن ئەوانەی دیکە تورک و عەرەب و خەڵکی ترن 760 جوولەکەی لێبووە 460 کلدانی لێبووە لەگەڵ شێخ ڕەزایە شوێنیش لە دایک دەبێت مەسی باسی خاسە دەکا باسی بوڵاغ دەکا باسی گلە دەکا وەکو شارەکەی باسم کرد باسی بەغدا دەکا باسی ئێستەنبوڵ دەکا ئەمە گرینگە شوێن لەگەڵ کاتە هاو خوشکن کە شوێن باسی شوێنێک دەکەی لەگەڵ یا کاتیش دێتە دی لە شەعری حوجرەیە ئێمە شوێنمان نییە کاتیشمان کاتێکی مەغریبە هەمیشە مەغریبێکە بۆ ئەوەی شەوێکی بەسەردا دێ شاعیر هەستەکە دوور کەوتۆتەوە لە هینی لە یارەکەی دوایەوە تێرمی ئەفەندی دێتە شعری شێخ ڕەزاوە تێرمی ئەفەندی خۆی بەڕەچەڵێک وشەکە وشەیەکی یۆنانیە لە ئەفانتیسەوە هاتووە ئەفانتیس یعنی مامۆستا لە ئیمپراتۆریەتی بیزانتیەوە گەیشتە قوستنتینیا تر عوسمانیەکان ئەم تێرمەیان گەیاندا عێراق و شام و مسر لە میسر ماوە تا ئێستا لە تورکیاش بەکار دێت بەڵام کاتی خۆی پلەپایەیەکی ینی تعبیری لە پلەپایەکی کۆمەڵاتی دەکرد لە 1924 بەسەرەوە
تعديل لهيج شتێک ناکات هەنا وشەیەکە ئەفەندم یعنی بەڕێزم شێخ ڕەزا ئەمە لە زۆر شێعر بەکار دەهێنێت ئەفەندی توێژێک بوون بە تایبەتی لە بەغدا تەنانەت لە سلێمانی لە هەولێریش سیداریانە کردە سەر و ینی مەدەنی بوون تا ڕادەیە لە بەغدا توێژێکی کۆمەڵایەتی گرنگ بوون بازارە ینی بنەوەرەکان بوون تر لە 60 و 70کان بەسەرەوە وردەوەردەدایانە کزی توانێ ئەو نەما ماتۆرێکی گرنگ بوو بۆ پەرۆ پێشچوونی کۆمەلگای عێراقی بەڵام بەهاتنی بەحسەکان توێژە بە تەواوی توایەوە خەڵکی گوندەکانی تکریت و ڕۆجە و دەوروبەری حلە و با بڵێن شارەکانی تر بەغدایان تەواو داگیر کرد کەسایەتی هەیە لە شێعری شێخ ڕەزادا ئەگەر ئێمە ببینین شێخ ڕەزا بە عەرەبی و بە کوردی و بە فارسی و بە تورکی شێعری نووسیوە بەڵام هەموو شێعرە تورکیەکانی ئەو کەسایەتانەی کە لە ناو شێعرە تورکیەکانی هەن هەموو دەسەڵاتداری تورکی عوسمانی وەکو متەسەڕیف یا والی یا دەسەڵاتدارێکی دیکە بەڵام ئەو شێعرانی کەوا بە کوردی نووسوێتی و کەسایەتی تێدایە خەڵکەکەی ئەم مەنتیقەیە و کوردە برایە ئەقوامە مامە برازایە خزمە کەسی نزیکە لەم زیرەکەی شێخ ڕەزا زانیوێتی کە بە تورکی بنووسێ دەگاتە دەسەڵاتداری تورکی دەبێت بە تورکی بێ بۆ ئەوە بۆ کوردیەکە بێت ئەو بە کوردەکە خۆیان بتوانێن بیخوێنەوە و ئەمە خۆی لە خۆیان زۆر گرینگە یانی تۆ بزانی مخاتەبەی کێ دەکەی ئێمە لە شەعری حجرەیە شەعر بۆ کەسێکی دیاریکراو نەنووسراوە مخاتەبە نەکراوە جگە لە چامەکەی بەینی نالی و سالم ئەجینا وەکی دی شعر مخاتەبەی کەسێکی دیاری نەکراوە بەڵکو مخاتەبەی شتێکی ئایدیالیزا شتێکی غەیبی شتێکی نەبوو هەمیشە کراوە و هەروەها ڕێگەزێکی تر لە شعری شێخ ڕەزایە دێ باسی پیشەکان دەکەن لە کوردستان قسەی بە بەگ وتووە قسەی بە ئاغا وتووە قسەی بە قازی وتووە قسەی بە میر وتووە باسی تەنانەت خزمەتکاری کردووە باسی قاوەچی دەکا باسی کاتیب دەکا باسی مەئمور دەکا باسی حاکمی سوڵح دەکا باسی سۆزانی دەکا باسی قەحپە و گەواد دەکا باسی قایمقام و متریب و چۆخا و نانەوا و ئاشبەز و دکتۆر و ئیلە ئاخری ئەمانە هەمووی تێرمی تازە لە ناو شەعری باسی قۆماندان دەکا باسی سوڵتان دەکا باسی نائیب دەکا باسی دەفتەر بار دەکا باسی مەکتوبچی دەکا باسی تەحریرات دەکا ئیلە ئاخری یعنی ئەمە بەمانای ئەوە دێت کە شێخ ڕەزا چۆتە ناو ئەو کون و کەلەبەرانەی کەوا دائیراتی لێبووە مەئموری لێبووە ئیشی هەبووە قسەی کردووە لەگەڵیان ناسیوینێتی زانیوێتی گرفت و کێشەکان لێرەن بۆیە شەعری دەرهات بەوانە نووسی بەشی سێەم با زۆر دەبێژی نەکەینەوە بۆ زمان و ئاسۆنەوەیەکان لەگەڵ شێخ ڕەزادا ئێمە زمانێکی تازەمان هەیە ئەم زمانە خۆی لە شوێنێک دەڵێ زمان وەکو تیغ وایە کە شتی پێدەبڕێت تیغ ئیشی ئەوەیە کە لە شتێک دەدا یەکسەر خەسڵەتی ئەو شتە تێکەدا بە مووسێک کاغەزێک بۆ بڕێ دەکەیتە دوو لەتەوە تر کاغەز و کوجاران نامێت هەروەها دێت وێنەی کاریکاتۆرمان بۆ دەکات گەر شێعرەکانی بەوردی بخوێنێتەوە باسی کاریکاتۆر دەکات ئەمە یەکە لە خەسڵەتە نوێیەکان لە شەعری ئێمەدا لە سەرەتایەتی کاڵەی کاریکاتۆر یعنی شار دەبینین لە ئەوروپای فەڕەنسای ئەوروپی با بڵێن لە زمانی بەلزاکە کاریکاتریستێکەیە زۆر گریگە بەلزاک لە سوودی لێبینیوە بۆ ڕسمکردنی ئەو شخصیاتانەی کە ئەو ویستوێتی بۆیە دەبینین لە لای شێخ ڕەزادا دیسانەوە کاریکاتێر ڕۆڵێکی گەورە دەبینێ بە نەوعێک ساتیر تەمەشای دنیا دەکا
جۆرێکە لە ڕەخنەگرتن ڕەخنە دەگرێت لە شعری بۆ نمونە ئێسترێکی ڕوت و قووت کە وەسفی ئێسترێکمان بۆ دەکا تاکو و گلەیی و گازەندەی ئاراستەی خاوەنەکەی بکە یعنی شتێک نییە تەنها خۆی بۆ خۆی ئەڵێ ئەم ئێسترە ڕوتە چییە بۆ منات یعنی وەکو گلەیی بکە لەوەی کە نردوێتی بۆ باسی دەست و پای سەقەت دەکات باسی ئەندامی دەکات هەر وەکو عنکەبوت یعنی تەنانەت ئەگەر بێت و ئەسپەکەی شێخ ڕەزا کە ئەوەی وەسفی کردووە زۆر بەو ئەسپە دەچێت کە پیکاسۆ کردوێتی لە بۆ دۆنکیخۆتێ دۆنکیشۆت دەبینی دووینە دوو خەت و هەر وا دەزانی هێزقانەکانێتی هیچ گۆشت و دەمار و خوێنی بەلەشەون یا تەمەشا دەکەی باسی حوشەکەی دەکات دیسانەوە ئێمەش با نەوعی لە نەوعەکان وەکو کاریکاتۆر ژوورەکەی دەچوێنێ ئەڵێ حوشەیەکم یا دەڵێن حوجرەیەکم بەڵام احتیمالی زۆرە حوجرەیەک هەندێک کەسێ دەڵێ حوشەیە هەندێک کەس دەڵێ حوجرەیە بەس پێ دەچێ حوجرە بێ ئەڵێ حوجرەیەکم هەیە بەقەدەر لەپێ ڕۆژ عیلاجی نەکەم بە شەو ئەتەپێ منفەز و برز و ئاودزی هەرچەند دەیگرم دەیکوتم بە دەست و پێ شەو کە دێم دەم دەکاتەوە وەکو هار وا ئازانم سەگە و بە من ئەحەق یعنی وێنەیەکی زۆر جوان زۆری ئیدا هەر لەم شعرەیە جوێن بە ژنی وەستاکەی دەکات ئەڵێ یعنی کە ئەسڵن پەیوەندی بە ژنی وەستاکەەوە نییە ئەو خانووە باشە یا باش بەڵام ئەو هەمیشەوە کە باسی مامی غەفوری دەکا لە کۆیە بەس باسی مامی غەفوری ناکات باسی ژنەکەشی دەکات باسی کوڕەکەشی دەکات دوایی باسی شاری کۆیە دەکات باسی قازی کۆیە دەکات کە باسی کەرکووک دەکات باسی هەموو کەرکووکەکان یعنی یاکە باسی قەڵاتزیە دەکات بزانسە لەم وێنە کاریکاتێرە ئەڵێ تف لە ئاو و هەوای قەڵاتزە کە سەجیش لە عمری خۆی وەڕزە ملی ئەهلی لەبەر لە ڕی و چرچی هەر وەک کێری پیری پشت لە کوزە ئەڵێ لوتی وەکو مەمکە کەنوو چاوی دەڵێی کونەپەپوو بەتفە ساڵی وەکو نووری نەدەبێت و نەبووە ئەمە ئەم زمانە تازەیە لە شەری ئێمەدا و پەنجەرەکردنەوەیە کە بەرامبەر بە دنیای کاریکاتێر جامە سووری لێ دەبینرێ بۆ ڕۆژنامەنووسی کاریکاتێر بۆ ڕۆمان نووسی بۆ شانۆ باشە بادام چۆن ئەوە دەبێت کتێبەکە بخەن کۆتایی پێدێنم باسیە کوچکەی زمان تیغ مار کلیک سەرم شتە سەیەکە ئەڵێ شێخ ڕەزا سەرەتا زمانی شیرین بەکاردێت بۆ قسەکردن بۆ ئاڵوێرکردن بۆ قەناعەت پێکردن بەڵام دەزانێت فایدەی نیە ئیتر کە دەزانێت قسەی خۆش هیچ سوودێکی نییە دەمام کە کۆمەڵایەتەکەی فڕێ دەدا دەبێتە بوونەوەیەکی تر شاعر لە جیاتی زمان تیغێک لە ناو دەمی دەردێ وەکوەیە چەخۆیەکی تیژ هەر ئەم تیغە دەبێ بە مار خۆمان نەزانین مار لە ئەندێشەی ئێمەدا لە کۆمەلگایە چ
حشرێکی ناوەتەوە هەر لە ئادەمەوە بگرە تا وێنەکانی دی ئەڵێ مەیلی ئەشعارم هەیە تیغی زمانم مو دەکا ببوورە هەر کەسێ جارێکە بیدێم پڕ بە شارێ گو دەکا تۆ هەتە تیغی دەبان و دەبان تیغێکی اعتیادی من هەما تیغی زوبان فەرقی ئەم دوو تیغا هەر وەکو ئاسمان و ڕێسمان ئەنی تیغی زمان ئەسەری دەمێنێتەوە ئەڵێ بە معرف بەک بڵێ قەتعی معاشی من نەکە چاکە زمانی من لە بۆ ئەعدا وەکو مارێکی زوحاکە چیرۆکی مارەکە و زوحاک و هەڵوشینی مێشتی گەنجەکانەوە کەلیماتی حکمت ئامێز لە جەنابی شێخ ڕەزاوە بە عەجایبی مەزانم کلکی تایە ڕزا زام سێ کەرەسەیە زمان کلک مار بە وردی بیخەیتە ژێر میکرۆسکۆپەوە دەیەها سمبۆل و دەیەها ڕەمز و دەیەها تێگەیشتنی نوێی لێ لەدایک بێت ئیتر بە کوردیەکەی ئیتر بۆ ئەوەی ورتر یا بە ئیسراحەتتر بچن ناوم دنیای شێخ ڕەزاوە ئەم کتێب و خۆتان بخوێنەوە زۆر سپاستان دەکەم هەرچەند ئەمە پوختەیەک بوو نازانم ئیتر تا چڕات دێگەیشتە ئێوەی بەڕێز بە هیوادارم ئەگەر پرسیار و شتێکتان هەبێت زۆر سپاس دکتۆر دەستخۆش بێ ڕاستی من چێژم لێ بینی حەزمەکرد هەر کتێبەکە هەمووی باس بکە بەڵام ئیتر عادەتەن لە یاسای ژینەوە وایە لێکۆڵەر بەحسەکەی تەقدیمەکە و خەڵکش پرسیار و سەرنج و تێبینی هەیە بەڵام من حەزەکەم زیاتر پرسیار بێ ڕوونکردنەوە نەبێت چونکە ڕوونکردنەوە زۆری ئەوێتەوە دەی بابەتێک ڕوونەکەیتەوە ڕەنگە لەگەڵ تەرحەکەی دکتۆرە جیا بێت مەسەلەن هەر کەس و دیدگایەکی ڕوئیایەکی تری هەیە مەسەلەن بۆ شێخ ڕەزایە بۆ هەر کەسایەکیکە بۆیە حەزەکەم پرسیار بێ ڕوونکردنەوە نەبێت تکایە هەر کەسێک پرسیاری هەیە من ناوە نووسم بۆ ماوەی دقەیەک دوو دقە زیاتر نەبێت لێرەوە کاک ئەیوب